سڵاوتان لە بێوم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی ماچکێنن لەگەڵتان هاتم دیارە تا دێت بازی ناڕەزایەتەکان بەرپراوانترە بن لە بەرامبەر دابەژنەکردنی موچەخۆران ماکێم جارەمان تایبەت کردو لەسەر و پرسە و لە فەرمانبەران و موچەخۆرانە پرسین دواکەوتنی موچە چی لێکەوتەیەکی لەسەر دۆخی ژیان و گوزەرانیان کردووە. ئێمە دایکۆت ماسوورەوە موچەمان پێ بدەلەکاتی خۆیان بەس ناخۆمۆم دەسەڵاتە کە هیچ ماشینی هەڵێستی نییە هەموو ساڵێ سێ مانگ پاشەکۆتی موچە ئەخورێ هەموو ماوەی ئەمە دایکۆتی ئێجا موچانێ ئەمە جوانامێ نە جوێگرتن هەیە نە وەڵامەیە نە قسەکەی جوێنە ناگرن نایەنە سەرخەن بەڕاستی عیبە بۆ حکومەت بەڕاستی عیبە بۆ دەسەڵاتە ئێمە وەکو کارمەندان پێمان ناخۆشە نەخۆش ئاوان یعنی لێتوەچێ ئەمە ڕوون ئەهلیەتانکە ئەویش مافێکی ڕۆی فەرسی مێ لەنە چارەسەری مەکەین بەڵام ئێمەش مافی خۆمانە چارەمان پێ نیە و دایکۆتمان ڕاگەیاندووە. بەڕاستی یعنی زۆر تەسیری هەیە لەسەر کارمەند و لەسەر نەخۆشەکانیش حکومەت سێ مانگە موچەی دابین نەکردووە بەڕاستی ئەم موچانە چی لێ ئەکات کاتێ لە بەغاوەیە دیان ئەیداهاتی ناوخۆ چی لێ دێت ئەمانە چی لێ ئەەکەن بۆ هەر ئەڵێن موچە نییە ئەمەی کە ئەمڕۆ کردومانە ئەبووە مانگە لەمە پێشمان کردایە دوا کەوتوین بەڵام پێشمان ناخۆشە کە نەخۆشیێتە ژوورەوە ئیشی بۆ ناکرێ بەڵام ئێمە تا ئێستا لە ترسی خوا کردمان تا ئێستا لەبەر ویژدان کردمان ئیتر ئەوە نەما حکومت نە ویژدانی هەیە نە لەخوا ئەترسێ ئەو موچانە چی لێ ئەکات ئێمە چەند وەختە عنی ئەگەر ساڵانی پێشوو لێ قبولمان نەکردایە ئێستاش نەیەتوانی ئەوە بکە پارە هەیە و بەڵام بەس موچەدا پارە هەیە و بەڵام بەڵێم نازانم چی لەم پارانە ئەەکەم ئایا دەرس وەرناگرن لە سووریا لە وڵاتانی ترەوەکە ئەوە ئەبینن ڕژێمی سووریا ئاوای لە هات ئەسەد ئاوای لە هات بەجددی بۆ بە خۆیان داناسنەوە ئەوانیش هەر مەسیریان ئاوا ئەبێت بەڵام کەی نازانم ئەویان لەواچێ درن بێت لەواچێ کاتێکی تر بێ نازانم وڵی دۆخێ تا بڵی خراپە بە قوربان دۆخی ئەبێ چۆن بێ سێ مانگ موچە وەرنەگریت و لەوە پێشیش 55 موچە و خورابێ و ئەیتر وەڵا ئەوە خراپە تا بڵێ حکومەت کار بەدەستەکان دەسەڵاتدارەکان چێ بەرپرسە هەروانە نین حکومەت وڵات نابا بەڕێوە دۆخەوە فەرمانبەر کارمەند توانای دەوامکردنی هەیە نەوەڵا لە توانامان نەماوە بۆیە ئەمڕۆ ئەم گردبوونەوەمان دروست کرد و ئیتر تەواو توانامان نەما ئیتر نە پارەمان پێ نەتوانامان هەیە چونکە تۆ لە ماڵۆژ مەسرف دەوێت پارە و پێویستایی تۆ کە ئیشەکەی نابێ حەقی خۆ وەرگری ئێمە تەنها داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین کە موچەکەمانە داوا لە حکومەتەکەین بێتە سەر خەت و جوابێکی ئەم هەموو کارمەندەی حکومەتی هەرێم باتەوە بە مامۆستاوە بە کارمەندە و بە هەموو چین و توێژێکەوە کە موچە خۆرە وڵی بە قوربان بۆچی گربووینەوەوانە مەعاش نییە موچەمان ئەوە وا بۆ سێ مانگە چێ موچە نییە بۆ جیاوازمانەکەن لەگەڵ هەولێرە هەولێر سێ مانگە مەعاشی خۆیان وەرەگرن وولادە ئێمەش وولادین بەشێکین لە حکومەت بۆ نایەتە جواب بۆ یارمەتی کارمەندەکانی خۆی نایە بۆ جوابمان نایە تەوانێ بێ موچە چۆن ئەتوانین هاتو چۆ بکەین ئەوە مانگێ دوو مانگ وا بوو بە سێ مانگ هەیە کرێچیە حەمد و سەنا من خانی خۆمم هەیە کرێچیە هەیە نەبووە هەیە نەخۆشی هەیە مناڵی وردە هەیە پیاوی نییە چاوەڕوانی ئەم مەعاش بۆ نایەن ئەی ئێمە بۆ داوامەکەین ئەی ئەمە هەموو پارە داهاتووە بۆ چی لێ ئەەکەن بۆ تەوزیعی ناکەن لە مۆزەفەکانی خۆیان بۆ لە کاتی دەنگانە ئەوەتان بۆکەن هیچیان نەکرد و مەعاشەکەشمان لە کاتی خۆیان نایەنێ ئەی ئێمەش بێ مەعاش چۆن بینە دەرەوانێ وڵا بازار نییە کرێخانوو نییە هەموو شتێک نییە هیچ شتێک نییە یعنی داواکەین لە حکوومەتی هەرێم داواکاریەکانی حکوومەتی عێراق جێبەجێکە داهاتی ناوخۆ ڕادەستیکە یان ئەوە تا موچەکەمان بەڕێک و پێکی بنێ حەقی خۆمان بنێ ئەوە تا لە بەغاگەر 1 سعات دوکەی 5 سعاتیان 5,000 بۆ حسابە ئێمە قەیناکە هەموو حەدی خۆی داوامەکە بەڕێک و پێکی بکەین و موچەکە خۆمان بنێ حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆ ڕادەستیانەوە تا عێراق بکەیان بە عەدالەت موچەکە دابەشکات ئەمە چییە نەداهاتەکە ڕادەستەکات و نەموچەکەش ئەیات کەم تەرخەمێکە یاخود پابەندەبوون بەڕێکەوتنەکە حکوومەتی هەرێمە بەڵێ داهاتی ناوخۆ ڕادەستی عێراقی ناکات و هەر کۆبوونەوە کۆبوونەکاریە خۆیان مەعاشەکانیان لە بەغا وەرەگرن بەس بە فەرمانبەرە لە موچە داوای موچە لە بەغا نەکەن ئەمە چەنی بەچەند
حکوومەتی هەرێم داواکەم لە حکوومەتی هەرێم ئەم چەنوچوونیە لەگەڵ حکوومەتی عێراقانەکە داواکاریەکان چییە جێبەجێکەن و کۆبوونەوەکە یەکلایی بکەنەوە تەواو ڕابواردن بەم خەڵکە نەکەن ڕیکلامی موچە دابشکەن ئەم هەفتە بۆ ئەو هەفتە ئەم هەفتە بۆ ئەو هەفتە موچە دابەشەکەن موچەش نییە. وڵی دۆخی ئێمە بەڕاستی زۆر خراپە بەڕاستی ئەم حکوومەتە بیر لە هیچ شتێ ناکاتەوە نایەتە سەرخەت بڵێ ئەم کارمەندانە گوناحن 3 مانگە موچیان وەرنەگرێ من هەر خۆم نا مۆزەفیش بتێ کاسبکاریش هەر هەموو چین و توێژەکان مامۆستای بەڕێز یعنی بەڕاستی ناکرێت تۆ 3 مانگ موچە نەی بە کارمەند بە مۆزەف بە هیچ کەسێ خەڵک بەچی هاتوو چۆ بکە خەڵک بەچی بێ بۆ دەوام کە تۆ پارە لە گیرفانتانە بێ بەچی بۆ دەوام حکوومەتیش وەک سەرگەورەیە ئەبێ بیر بکاتەوە بڵێ کارمەند گوناحە مۆزەف گوناحە کاسبکار گوناحە موچەیان نیە 3 مانگە ئێمە موچەمان وەرنەگردووە کارمەند هەیە 3 مانگە کرێ خانووینەوە بەڕاستی وەزعی ژیانی خراپە نازانێت چی بکە هیچ دەسەڵاتێکی نییە ئێمە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەس ئەوەیە ئەم موچانەمان بۆ سەرفکات و ماڵیان ئاوا بێ هیچی تر شێ بەرپرسە لەوەی کە موچە دابەش ناکرێت ئایا داهات نییە لە هەرێمە وڵی حکومت خۆی بەرپرسیارە داهات خۆیان نەزانن چی لێ و چی لێنە ئێمە نازانین ئێمە ئاگاداری ئەو مۆزوعانەین بەس حکومت خۆی ئەبێ بیر کاتەوە ئەبێ دانیشێ کێشەکان حلکە بڵێ ئەم مۆزەفە ئەم کارمەندە ئەم مامۆستایە هەموو چین و توێژەکان هەمووی گوناحن حکومت بەرپرسیارە لە موچە نەدان ئەوەی بینەر و بیسەری بوون ڕای ژمارەیە کارمەندی تەندروستی بوو کە لەسەر تەوەری بەرنامەکە دوانوە خۆیان باسان کرد چیدی لە توانایاندا نییە پابندی دەوامکردن من بۆی پێنەدانی موچەکانیانەوە باسان لەوەش کرد هەرێمی کوردستان داهات و پارەی زۆرە بەڵام حکوومەتی هەرێم بەمەبەست موچە دابەش ناکە تا تەوەرێکی دیکەی ماشکێنێن بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ